بۆ بەدواداچوون بە کێشە و گیر و گرفتەکانی ئەوانەی پەیوەندی بە وەزارەتمان هەیە و بە تایبەتی بابەتی وەرگرتنی گەنم لە سایلۆیەکان سەردانی دەڤەری ڕاپەڕینمان کرد و لەگەڵ بەڕێزان لە ئیدارەی ڕاپەڕین کۆبوونەوە و کێشە و ئەو کێشە و گیر و گرفت و داواکاریانەی هەیەیان بوو پەیوەست بوو بە وەزارەتمانەوە گوێمان لێگرتن و هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەوەندەی دەکرێتن کێشە و کەم و کوڕیەکان و داواکاریەکانیان جێبەجێ بکەین و پاشانیش سەردانی سایلۆمان کرد کە مەبەستی سەرەکیمان ئەوە بوو بۆ ئەوەی لە نزیکەوە بزانین پرۆسەی وەرگرتنی گەنم چۆنە ڕێکارەکانی چۆن دەڕوە هیچ کێشە و کەم و کوڕیەکیان هەیە یان ناگوێ لە ئیدارەی سایلۆیەکە و فەرمانبەران و هەروە گوێ لە جوتیارە بەڕێزەکان بگرین بۆ ئەوەی بزانین چ کێشە و گیر و گرفتێکیان هەیە هەموو ئەو بەشانەمان بەسەر کردەوە و کەم و کوڕیەکانمان بۆ دەرکەوت و بۆ ئەوەی بە لە داهاتوودا بە دوواداچوونیان بۆ بکەین و ئەوەندەی دەکرێت کێشە و کەم و کوڕیەکانیان چارەسەرکەین. ساڵانە دووبارە دەبێتەوە جیاوازی لێوان بڕی گەنمی وەرگیرایی جوتیارانی هەرێمی کوردستان لەگەڵ شارەکانی ناوەڕاست زۆر ڕاست مەسەلەکە سیاسیە مەسەلەکە چییە یعنی ئەو جیاوازیە بۆ دەکرێت دوو لە پێدانی شایستەی دارایی جوتیارانە هێشتا جوتیارانی هەرێمی کوردستان پارەی 2 ساڵی قەرزیان لەسەر وەزارەتی بازرگانی عراق ماوە. بەداخەوە ئەو بابەتی کەمی وەرگرتنی ئەو بڕەگەنمەی کە لە کوردستاندا بەرهەمدێ کێشەیەکەوە چەندی ساڵە دووبارە دەبێتەوە و ئێستاش هەم ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە هەم ڕوبەڕووی وەزارەتی زراعەش دەبێتەوە. ئێمە لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدواداچوونمان بۆ کردووە و داوامان کردووە کە هاوشێوەی بەشەکانی تری عێراق پارێزگاکانی تر لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەو بڕەگەنمە وەربگیرێ یان ئەوەتە ئەو بڕەگەنمەی کە پێویستە بۆ ئاردی پێویست بۆ هەرێمی کوردستان ئەوەمان بۆ سەر بکەین. ئێمە ئێستاش هەر لە هەوڵی بەردەوامداین بۆ ئەو بابەتە. مەسەلەی شایستە داریەکانیش ئەو پرسیارە زۆر دەکرێت ئەمڕۆژ زۆر کراوە جارێکی تر دەوێت ئێمە چووەکو وەزارەتی بازرگانی چ لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لەسەر ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان پەرلەمانتارە بەڕێزەکانمان لە بەغدا سەرۆکایەتی کۆمار وازمان لەوە نهێناوە کە بەدوای ئەو مافەی جوتیاران بکەوێن وازی لێبین ئەمە واز بەردەوام بە دواداچوون بۆ دەکەین. بڕیارێکی سیاسیە لەلایەن سەرۆکی وەزیرانی پێشترەوە بڕیاری لەسەر درراوە پێویستی بەوەیە لەلایەن سەرۆک وەزیرانی نوێەوە ئەو بڕیارە هەر بۆشێتەوە بۆ شایستە داراییەکان وەرگرنەوە. گوێمان لێگرتن ئێستا ئەو داواکاریان هەبوو ئێمە ئەو داواکاریە دەگەێنێنە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەر وەزارەتی بازرگانی نییە ئەو کێشەیە بە هەموو وەزارەتەکانن ئەگەر بارودۆخی دارایی بەرەو پێش بڕواتن حتمما هەموو ئەوانە کێشەکانیان چارەسەر دەکرێت و بە پێی یاساش پاشی 3 ساڵ کە پێویستە بکرێن بە فەرمانبەری ڕسمی ئەو ئیجراعاتانە دەکرێت ئینشاءالله. زۆربەی خەڵکی پارێزگای سلێمانی وەکداری ڕاپەڕین کێشەی ئەوان هەیە و ئاردەی لە بەیاغیوان دێت ناکرێت بە ئاگەی نانێت ئەم کێشەیە بۆ تەنها لێرە هەیەوە بۆ چارەسەرکردنی ئەمە ڕێگا چارەتان چییە؟ تازە بەڕست کاکیوە باسی کرد لەگەڵ باسی ئەو کێشەیان کرد ئێمە لێژنە دەنێرین بزانین چونکە بە حیساب دەبووایە چاک بوو بێ ئەوەی باسییان کرد تەنها لێرە ئەو کێشەیە ماوە لە شوێنەکانی تر نەماوە و لێژنە دەنێرن و بە دوواداچوون بۆ ئەوە دەکەین بزانین هۆکاری مانەوەی ئەم ئاردە بە خراپی چییە. سەبارەت بۆ وەرگرتنی ئەو بڕەگەنمەی کە لە جوتیاران وەردەگیرێت ئیدارەی ڕاپەڕین دەکوت 200,000 تن تەنها 20,000 تن وەردەگیرێت. کاکە ئەو ئەم بڕێی کە دەبێتەوە بۆ بە بازاڕکردنی ڕێگا چارەتان چییە چی بۆ دەکەن بۆ جوتیاران؟ وڵا تا هەروەکو باسم کرد پێشتریش ئەو بابەتەمان باس کرد ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ کە پرۆژەیەکیان هەیە بۆ بە بازارکردنی گەنم لە ڕێگای کردی تایبەتەوە لە حولی ئەوە داین کە ئەوەی دەمێنێتەوە بڕەگەنمەی دەمێنێتەوە لە ڕێگای کردی تایبەتەوە وەربگیرێتەوە و ئەوی تریش بۆ معمەلی علەف و ئەوانە وا بکەین کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەکاربێنن ئەو ڕێگایانەمان لە پێشدایە و خەریکی ئیشکردنی لەسەریان. دوای دابەت ئەگەر ئەو بۆ ئێستا بە شەکل جوتیارانە باسییان لەوە کرد کە لە کشت و کاڵ وەرەقە وەرگیراوە بە ناوی جوتیارەوە وەکڕین فرۆشتن بە وەرەقەکانەوە کراوە. من ئاگام لەو بابەتە نییەوە دەبێ وەزارەت دەبێ ئەو بەڕێزان لە زراعە وەڵامی ئەوەتان بدەنەوە چونکە پێدانی ئەو وەرەقەی لای ئەوانەی لای ئێمە نییە. زۆر سپاس. سەبارەت بە موچەی موچەخۆرانە ئەو ئێستا زۆر غەرمە موچەخۆرانە موچەیە وزارەتەکەی ئێوە بودجەی مانگانەی چەندە
زۆرترین موچە چەندە و کەمترین موچەش چەندە؟ ئێمە مانگانە 2 ملیار و 120 میلیۆن و هەندێکە بیزەبەت هەندەکە نازانم بەس 2 ملیار و 120 میلیۆن و هەندێکە بەرزترین موچە ئەوە لە وەزارەت ڕاوێژکار وەریدەگرێن مدیر عامەکان وەریدەگرن و نزمترین موچەش هەمانە 300,000 و هەندێکی گرێبەستی ئەوەشمان هەیە کە کەمترە لەو بڕە. ئەو دیارە بڕینی سەدا چەندە؟ 121 وەزارەت. کەمترین و بەرزترین چەندە؟ ئێمە هێشت ئەوە بیزەبت ئەوە دوێنێ قسەم لەگەرکردنەوە کە ئەو بڕە ڕێک بێخن بەڵام بە تەساعودی کەم دەبێتەوە بۆ نمونەوە کەسێک کە 500,000 هەیە زۆر کەمتری لێوەی لێ دەبڕێ کە ملیۆنێکی هەیە ئەو لە هەروها بەشەیە بۆ سەرەوە کە هەرچەندی معاشەکەت زۆر بێ زۆرتری لێ دەبڕێ. حاول دەدەین کە کەمترین لەوانە ببڕێتن کە موچەیان کەمە.